بینەرانی بەڕێز ئەو کاتتان باش. دوای هێرشی وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران هندێک پیان وایە کە قۆناغێکی نوێ بۆ بە تایبەتی خۆڕەڵاتی کوردستان هاتوتە پێشێ لە هەمان کاتدا ڕەخنە دەگرێن کە هاوپەیمانەتی هێزە سیاسەکانی کوردستانی ئێران نەیانتوانیوە لەو قۆناغا بە شێوەی پێویست کەڵک وەربگرن لە هەمان کاتیشدا پیان وایەکە وزە و توانای هێزە سیاسەکان تا ئەو ڕادەیە هەیە کە دیسان بتوانن لەو قۆناغدا هەنگاو بنێن. هەروەها بۆ باسکردن لەسەر دۆخی هێزە هاوپەیمانەکان لە هەلومەرجی ئێستادا و هەروەها ئالتەرناتیوێک کە ئەگەر تا ئێستا پێکات بێت بۆ سەرانسەری ئێرانێ لەگەڵ میوانی بەڕێزی ئەسلامان وتەبێژی حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە خالید عەزیزی قسە دەکەین. کە خالید دیسان بەخێراتن دەکەین بۆ ستودیۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا. ئەگەر بۆ بینەرانمان لە پێشدا بە کورتی باس بکەیت کە دۆخی ئێوە ئێستا لەو قۆناغی ئێستادا کە تێدانا ئێوە لە چه هەلومەرجێکدا دەتوانن هەنگاو بنێن؟ ینی لەو قۆناغی ئێستادا بەرنامەتان چیە بۆ ئەو کارانی کە لە پێشتاندایە؟ پێشەکی زۆر سپاس بۆ ئێوە، سڵاوڕێزیشم هەیە بۆ بینەرانی دەنجی کوردی ئەمریکا. لە ڕاستیدا وەزئی ئێمە وەزئی جوڵانەوەی کوردستانی ئێران، وەزی حزبی دموکراتی کوردستانی ئێران ڕابردوویەک و پاشخانێکی گەلێک گەورە و بە قووەتی هەیە. ئەویش بەرهەمی خەبات و تێکۆشانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە دوای ئینقلابی ئیسلامی ئێران دەستی پێکردووە و ئێمە دەورانی جۆرا و جۆرمان بە خۆمانەوە بینیوە. بۆیە حزبەکەی ئێمە تێکەڵ بە هەمووی ئەو معادلات و معاملاتە بۆ کە پەیوەندی بە کوردستانی ئێران و خەبات و تێکۆشانی ئێمە لە پێناو مافەکانی خۆمان بووە. وەزعیەتی ئێستا و شەڕی ئەمریکا بە تایبەت و هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران فەزایەکی دیکەی هێناوەتە گۆڕێ و ئێمە بەرهەمی ئەو شەڕە نین، ئێمە بەرهەمی ڕابردوویەکی دوور و درێژ لە خەبات و تێکۆشان داین. بۆیە دەگەڵ وەزعی مەوجودیش جۆرێک تەعامل دەکەین، جۆرێک دەچینە پێشێ بزانین چ شتێک لە پێناو بەرژەوەندی ئێمەدایە ئاوە عەمەل بکەین. بەس لە حاڵی ئێستادا لە ڕاستیدا زۆر شت ناڕوونە. من نازانم سبە و دووسبەی چ ڕوو دەدا، نازانم پرزیدنتی ئەمریکا چ بڕیارێک دەدا، نازانم قسەکەی و قسەی جاران دەبێت دەگۆڕێ شتێشکە دێتە گۆڕێ، چون هەم لەسی حاڵەتدا این حاڵەتێکان شەڕ و ئاشتیە، حاڵەتێکیان گفتگۆ و مزاکرەیە، حاڵەتێکیان هەردووک لە تاڕادەیەکی زۆر ئیحساس دەکەن ماندوون بەدەست ئەو شەڕەوە لە ڕێگا چارە دەگەڕن. جاگەر وا ئێمە شەڕ چاوەڕوانی وەزعیەتەکە دەکەین بە پێی وەزعیەتی داهاتوو تەبعین هەڵوێستان دەبێت. باشە، هەردووەوەی کە هێرشەکان دەستیان پێکرد هەر لە نێو خۆی کوردستاندا بە تایبەتی کوردستانی ئێرانەدا زۆر کەس پێی وا بوو کە پێشمەرگە دەستنەوە بۆ نێو خۆی کوردستانی. یعنی ئەوەی تێبینیەکتان هەبوو بۆی کە هێزی پێشمەرگە نەجوڵاو بچێتەوە نێو خۆی کوردستان؟ ئەو شەڕی ئێمە نەبوو، ئێمە بەشێک لەو شەڕە نەبووین. ئەو شەڕی ئەمریکا و ئیسرائیل بوو لەگەڵ جمهوری ئیسلامی، دەستوری کاری خۆیان هەبوو، ئایجەندەی خۆیان هەبوو. زۆر بە شەراحەت و ڕاشکاوی هەموو جارێدەیان کورد ئێمە بە دوای ئەوەدا هەین کە توانایی و زەرفیەتی بەرنامەی هەستەیی ئێران مەحدود بکەینەوە، توانایی و زەرفیەتی موشەکانی ئێران لە بین بەرین، ئێران مەجالی پشتیوانی لە گروپەکانی نیابەتی نەبیە. بەرنامەی حزبی دموکرات، خەباتی حزبی دموکرات بۆ ئەوە نیە چەکی ئەتۆمی دەبێ نابێت چی لێ دێتەوە، ئەمە پێمان باشە نەبێ. ئێمە لەو باوەڕەدان هیوادارین لە هەمووی دنیا چەکی ئەتۆمی نەمێنێ و هەرگز لەو باوەڕژدانین شەڕەکان دەتوانین کێشەکانی ئینسانی چارەسەر بکەن. بەزیدی ئەو وەزعیەتەی کە هاتە گۆڕێ تەبیعەتەن شتی جۆرا و جۆری لێکەوتەوە و ئەگەر قەرار بێ ئێمە بە شێوەی موسەلەحانە ئیقدام بکەین لە نێوە خۆی ئێران کە بەرنامێکی وامان لە دەستدانیە، لە ڕاستیداوە پەیوەندی بە وەزی نێوە خۆی ئێرانەوە هەیە، پەیوەندی بە شەڕی ئەوە نییە، چون شەڕی ئەو دوو لایەنانە لەگەڵ ئێران ڕەنگە بە شێوەی خۆیان بە تەوافق بگەن، تەوافقاتێک بێسن پەیوەندی بە ئێمە نەبێ. جاگەر وایە قەزێکی ئێمە جیایە. باشە، بە ئەگەر ڕخسەتم دەی کاک خالید، بەڵام پێشەوەی کە و هێرشەش دەست پێ بکە هەر لە دوای شۆڕشی 1970 خۆت دەزانی هێزە سیاسەکانی کوردستان شەڕی سێمانگەیان کردو، ینی ئەو شەڕە لەگەڵ کۆماری ئیسلامی هەر بەردەوام بۆ هیچ پەیوەندی بە ئەمریکا و یا بە ئیسرائیلەوە نییە. ئەدی ئەو دەمی چۆن بوو کە خەبەتان دەکرد بێ ئەوەی کە لایەنێکی دیکە ینی قۆناغێک بێتە پێشێکەوە گەستا دەڵێ ئێستا نەشەڕە نەئاشتیە. ئێمە قۆناغ و ڕابردووی جۆرا و جۆرمان بوو، هەوراز و نشیوی تێدا هەبوو. پاشەوەی کە مزاکرات لەگەڵ کۆماری ئیسلامی موفق نەبوو، ویستەکانی ئێمان قبول نەکرد، هێرشیان کردە سەر کوردستان،
خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هیچ چارەیان نەما بەغەیری ئەوەی کە چەک هەڵبگرن لە خۆیان دیفاع بکەن. شەڕەکە شەڕێکی دفاعی بووە و هەوراز و نیشیوەکان دەورانێک شەڕاگیراوە، دەورانێک جاروبار هێندێک کار و کردەوەی نظامی بووە، بەڵام لەسەرێک حزبی ئێمە لەو باوەڕەدا هەیە کە شەڕ هەمیشە ڕێگا چارە نییە. ئێمە هەمیشە تەشیرمان کردو لەسەر خەبات و جم و جوڵی مەدەنی و جەماوەری و خەڵکێکی زۆر نێوە خۆی وڵات بە دوای بەرنامەکانی خۆیان و بیست و داخوازەکانی نەتەواتی و دموکراتیکی خۆیان بڕۆن لە چوارچێوەی ئێراندا. پاشەوە خۆت ئاماژەت پێکرد هەوڵ دراوە بە تایبەت لە ڕابردوودا بۆی کە مەسەلەی کوردستان بە ڕێگایکی و توێش چارەسەر بکرێت. پرسیاری سەرچی ئەوەیە ئێستا خۆتان دەزانن دەیان ساڵێ لە باشووری کوردستاندان ئەو ڕاوتە هەتاکەنجێ درێژەی دەبێت تاکەنجێ ئێوە هەر لە کوردستانی عێراق یا بڵێن باشووری کوردستان دەمێنەوە. ئێمە نەبەویستی خۆمان لەوێینە جێگا و شۆنی خەبات و تێکۆشانی حزبی دموکراتی کوردستان ئێران نێوە خۆی وڵاتە، بەڵام بەداخەوە نظامی جمهوری ئیسلامی هیچ مەجارێکی بۆ ئێمە نێشتەوە لە ئیدامەی ئەو شەڕی کە بەسەر ئێمەیدا تەحمیل کرد هێزی حزبی دموکرات و تشکیلاتی حزبی دموکرات و بنەماڵەکانی کوردی ئێرانی کە زۆربەی زۆریان سیڤیلن لە کەمپەکانی مەدەنی دەژین یوئێنیژەوە دەزانێ مەجبور بوون لەوێ بمێنینەوە. ئەو وەزعیەتە تاکە ئیدامە پەیدا دەکات هەتا نظامی جمهوری ئیسلامی نەڕوخێ یا ئەو نظامە ئاڵوگۆڕێک دەنێ خۆیدا پێک نێنێ و بڕێک بێتە سەر عەقڵ بۆ چارەسەری هێندێک کێشە ڕەنگە بەشی ئاشکرای حزبی دموکرات با من ئەوە بڵم بەشی ئاشکرای حزبی دموکرات تشکیلاتی ئاشکرای حزبی دموکرات مەجبور بێ یا لە کوردستانی عێراق یا لە دەرەوە بمێنێتەوە دەنا بەشی ئەسلی حزبی دموکرات و ئەندامەکانی هەر لە نێوە خۆی وڵاتن. باشکە خالی تۆ خۆشت دەزانی پێش شەڕی ولاتی گرتووە با بڵێنەوە هێرشانی کە ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێرانیان کردووە هێرش بۆ سەر بنکەکانی ئێوە لە باشووری کوردستان هەر هەبوو هەر خۆت لێچێک لەو کاتێک کە هێرش کرا بە موشک لە با بڵێن کوێ درا هەر بۆ خۆشت بریندار بووی کەوا بوو پێشوی شەر هەبوو ئێستاش کە بە خۆت دەزانی بە درۆن هەر دەیکوتێ ینی تەنانەت حکوومەتی هەرمیش کەوتۆتە ژێرە و گوشارە. پرسیاری سەرەکیمەوەیە ئایا وەختێک دەزان دۆخەکەوایە ئێوە کەنجی بڕیار دەدەن کە ئاوای ئەو دیوی بن. ئاوای ئەو دیوبوون واتە چوونەوە نێوەخۆی کوردستانی ئێران ئەگەر لە ڕێگایەکی قانونی و مەدەنی و جەماوەری و ئاڵوگۆڕێک بێتە پێشێ ئەوە باشترین حاڵەتە. بەرنامەیەکمان نیە ئێمە ئێستا بە لەحازی نظامی لە ئیدامەی شەڕێک یا دەستپێکردنی شەڕێک هەستین موسەلەحانە و بە مەبەستی نظامی پێشمەرگەکانمان برێنینەوە نێوە خۆی وڵات. بۆ بەو دلیلە هەموو ئاڵوگۆڕێک لە داهاتی و کوردستانی ئێران و لە ئێران تابعێکە لە ئاڵوگۆڕە سیاسیەکان لە تاران بەشێک لە بەرنامەی وڵاتانی ئەمریکا و ئیسرائیل ئەگە بیان هەوێ ئێران بگۆڕێت تەغیراتێکی بەسەردا بێ دەبێت لە تاران بکەنەوە و ئێمە بەرامبەر بە تاران بێتەوەجۆ نینە. تەغیرات لە ئێران لە چوارچێوەی چەند و چۆنی دەسەڵات لە تاراندا دێتە گۆڕێ. ئێمە وەک حزبی دموکرات یا هێزەکانی کوردستانی ئێران ئەگە بۆ خۆشمان ئیقداماتێکی مەیدانی بکەین و واریدی و حاڵەت هەبین کە ئێستا حەدێقل حزبی دموکرات بەرنامەیەکی واینە ئێستا دەبێت بە موازاتی چەند و چۆنی ئاڵوگۆڕ لەگەڵ لە ئێراندا و لەگەڵ لایەنەکانی دیکە بێ. ئەگە باسی لایەنەکانی دیکە دەکەی هەر بۆ نمونە ئێوە ماوەیەکی زۆرە ساڵانێکی زۆرە لە کۆنگرەی لەگەڵ نەتەوەکانی دیکە لە کۆنگرەی ئەگدان کە فێدرالیزمە بۆ سەرانسەری ئێرانە دەبێت. ئایا تۆ پێ دوایە تا ئێستا توانیتانە پێشکەوتنێک بۆ دەستبێنن لە پێکهێنانی و پۆزیسیۆنێک بۆ ئێران؟ کۆنگرەی نەتەوەکانی فدرالی ئێران پلاتفۆرمێکە شۆنێکە ئەبزارێکە ئەو لایەنانەی کە هەندێک شتی هاوبەشیان هەیە لەوێدا بخۆیان خڕبوونەتەوە دەنا ئەو شۆنە ئەڵتەرناتیوی داهاتووی ئێران نییە. بەڵام ئێمە هەوڵ دەدەین بە ئێرانەکان بڵێن ئێران وڵاتێکی فرێنەتەوە میلیەتی جۆراجۆری تێدا هەیە خەڵکی جۆراوجۆر ئەوە دەتوانێت ڕێگا چارەیەک بێ. ئەمە هەوڵ دەدەین لەگەڵ لایەنەکانی دیکە بەوە بگەین ئەڵتەرناتیوی نظامی جمهوری ئیسلامی دروست بکەین. زۆر بەڕاشکاوی و زۆر بە سەراحەتەوە بڵم لە تەواوی ئەو ماوەدا هیچ لایەنێکی ئۆپۆزیسیۆنی دەرەوەی کۆماری ئیسلامی لە ئەوروپا و لە ئەمریکا لە هیچ شوێنێکەیە موفق نەبوونە ئەو ئەڵتەرناتیوە دروست. زۆر باشە تو باسی ئەڵتەرناتیوت کرد هەرا ئەو ڕۆژانە کۆنگرەی ئازادی کە پێکاتۆ با بڵێن نوێنەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە با بڵێن لە قۆناغی یەکەمی دەنگداندا دەنجی نەهێناوەتەوە. باشە تۆ پێ وایە کارکردن ینی زۆر تۆ باسیەوە دەکەی ئەڵتەرناتیو پێک بێ بەو شێوەی ئەڵتەرناتیو پێک دێ؟ دەزانی چۆنە کاری سیاسی و چوونە نێو چەند و چۆنی دروستکردنی نەخشە ڕێگای کار بەیەکەوە دروستکردنی تەوافق و ئەڵتەرناتی و
ئێمە وەک کورد مەجبور بەوە هەینە لەگەڵ لایەنەکانی دیکە دانیشتن بکەین مزاکرە بکەین گفتوگۆ بکەین باسی بەرنامی خۆمان بکەین ئەوانیش بەرنامە و بۆ چوونی خوان هەیە و سەیریش نییە لە کۆبوونەوەیەکدا فەرزەن لەلایەن ئێمە کەسێک دەنگ نەهێنێتەوە ئەوە شتێکی عجایب نییە ئەوە کۆتایی ژیان کۆتایی سیاست نییە ئێمە دەبێت هەوڵ بدەین پێداچوونەوە بکەین زین مۆزوعەکە بۆ وای لێ هاتووە ئەوجار ئێرانەکان لە دەرەوە خەڵکی جۆراوجۆر ئالتەرناتیوی جۆراوجۆر بۆ خۆیان دادەنێن تەجەمع و گروپی جۆراوجۆریان هەیە بەڵام ئێمە وەک کورد مەجبورین لەگەڵ وانە قسە بکەین بۆی کە لێمان حاڵی بوو تیان بگەێنین لەسەر مەسەرەکە پاش لێرەدا پارسەنگەکە چۆن ڕادەگریت ڕێکخراوەکانی سیاسی کوردستان ئێرانێ ساڵانێکی زۆر ئەزمموی شەران هەیە ئەزمموی کاری سیاسیان هەیە ڕێخستنیان هەیە لە نێو خەڵکدا پشتیوانیان هەیە بەڵام لە لایەکی دیکەوە لە کۆنگرەی ئازادی بوون منە کەسانێکن کە دەتوانانی بڵێ ئۆپۆزیسیۆنن ینی کۆماری ئیسلامیان ناوێ بەڵام بەکردەوە ئاگەوەکو کەسایەتیان چالوکە یەک کەسن پارسەنگەکەیەوە چۆن ڕادەگرن چەندین ڕێکخراو کە چەند ساڵە خەباتی کردووە دەگەڵ چەند کەسانێک کە تەنانەت خەڵکی ئێران ڕەنگە نشان ناسن ئەمە بەدوای ئەوەدا هەین هەم خۆمان و هەم ئێرانەکان و هەم ویلایەک فێری وە بکەین کاری حیزبی بکەن کاری سازماندەهی بکەن کێشەیەکی گەورەی لایەنە ئێرانەکان لە دەرەوە هەزاران تاوکی سیاسیان هەیە هەر کامەوە خۆی دێتێنێ ئەو پرۆسەیە هۆیەکەشەوەیە بەداخەوە ئەقلیەتی حزب سازماندان و خۆ دروستکردن و حزب دروستکردن لەگەڵ نێولایانی ئێرانی تا ڕادەیەکی زۆر زەعیف بووە ئێمە چۆن خۆڕێک دەخەین دەبێت هەوڵ بدەین هۆیەکەی چیە ئێمە بەدوای چارەسەری قەزەی کورد لە چوارچەوەی ئێراندا هێنەوە کاری ئێمەیە بەداخەوە ئاسانیش نییە ڕێگام بدە باوتێکی دکتۆر قاسملوی بێنمەوە کە لە مەڵبەتی سپیسەنگە و کاتی خۆی چەند مانجێک پێشەوەی کە لە ڤێنا ترۆر بێ و قسانەی کردو کە لە پێشدا دەڵێ کە زۆرمە ئەن هەوڵداوە کە بە شێوەیەکی ئاشتی و توێژ مەسەلی کوردستان چارەسەر بکەین بەڵام کۆماری ئیسلامی شەرخوازەوە و باشان دەڵێ ئەوە کوردستانە کە دەنجی بەرزە ئەوە کوردستانە کە بەرامبەر بە دوژمن ئازایانە ڕاوەستاوە بەڵام ئێمە بە تەنیای چەندین ساڵە لەم کوردستانەدا لە باتی هەموو گەلانی ئێران دژی ڕێژیم شەڕ دەکەین تۆ پێ وایە بۆ ئێستاژەوە دروستە ئەوەی دکتۆر قاسملو لەو سەرداندا کوتوویەتی تا ڕادەیەکی زۆر ئێمە بە تەنیا بوون ئێستا ئاوا نەماوە لە جوڵانەوەی ژینادا تا ڕادەیەکی زۆر دەریخست لەو دوایانەدا بە هەزاران هەزار کەس لە ئێران ئێعدام کرا قەتڵ و ئامیان کردن هەموو دژی نظامی جمهوری ئیسلامی بوونە و دواتر ئێستا لە کۆمەلگای ئێرانیەکان لە دەرەوە بە شێوازی جۆراجۆر تا ڕادەیەکی زۆر قەزەی کورد بەخۆشیەوە کەس ناتوانێت ئینکاری بکە من پێم وایە بە بەراورد لەگەڵ ڕابردوو مەسەلەی کورد لە ئێران مەسەلەی ئێمە حزبی دموکرات و لایەنەکانی دیکە تا ڕادەیەکی زۆر وەزمان باشترە و ئێمە ئەگەر قەرار بێ هەر تەنیا بووینە لە ڕابردوودا نابێت چیدی کە بێڵینەوە تەنیا بین لە چوارچێوەی چارەسەری لە ئێراندا ئێمە احتیاجمان بەوە هەیە هەر پرسیارێک سەبارەت بە هاوپەیمانەتی ڕێکخراوە سیاسەکان گەلێک ڕخنە لەوە دەگرن کە بۆچی تاستا تەنانەت وتوبێژێکیش بووە ئەم هاوپەیمانەتیە دیاری نەکراوە ئێوە کاری ئێوە لە هاوپەیمانەتیدا تا ئێستا چۆن دەچێتە پێشێ ئەو هاوپەیمانیە بەرهەمی شەرایەتێک بوو وەزعیەتێک بوو یەکەم کۆمەڵانی خەڵکی کوردستانی ئێران بەگشتی زۆر داوای یەکریزی و یەکگرتویان دەکرد کە داوایکی ڕەوا بوو دوو لەو فەزا و کەش و هەوای شەڕی ئەمریکا و ئیسرائیل جە و وەزعیەتێک هاتبۆ گۆڕێت تا ڕادەیەکی زۆر ئەو جەوە هاندەر و بۆی کە لایەنە سیاسیانە بەیەکەوە کۆبنەوە بەرنامە و پلانێکیان هەبێ نەکا ئاڵ و گۆڕێک لە ئێران بێتە گۆڕێ و ئەو وەختی حەزب بە یەکگرتووی بچێتە پێشیە نەفسی کارەکە لە جێگای خۆیدا پیرۆزە و باشە و بەس دیدی ئایا لە داهاتوودا و هاوپەیمانێت چۆن دەبێ واریدی فازی دیکە دەبێ ئەوە دەبێ قسەی تێدا بکرێت بەس هەر ئەوەی کێستا هەماهەنگی و هاوکارێک هەیە ئەو بە خۆی شتێکی باشەجار ئاماژە بە کۆنگرێ ئازادی بکەین چۆنەکە با بڵێن پێژاگ کۆمەڵە یا حیزبی دموکرات بە جیاجیا چونەتە خوان کاندید کردووە گەر هاوپەیمانەتی هەیە بۆچی یەک کاندیدان نەدەنار بۆ ئەو کۆنگرەیە ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو هاوپەیمانەتیە لەسەر چ شتێکی سەرەکی تاکتیکی استراتێژی بەیەکەوە دادەنیشن هەمان دەکەن هاوکاری دەکەن تەوافقاتێک دەکەن تا ئێستا واریدی ئەوە نەبوو ئەو هاوکاری ئەو ناوەندە ئەو کۆڕە بگەیەکەوە هاوکاری دەکەن ئەو شتانە بێن تاوتۆ بکەن جا بەڵام بۆ هەمووی ئەوانە لەمە بەدووە ئێمە لە بواری دیپلۆماسی لە بواری تەعامل لەگەڵ لایەنی ئێرانەکان لە باری تەعامل لەگەڵ شتی جۆراوجۆر وەک یەکدەنگ دەڕۆین نەگەیشتوتە ئەو مەرحەلە دەنگۆیەکە بوو کە گویا کاتێکە هێرشەکان دوایەوەکی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بە سەریران دەست پێ کردەوە پێشنیار بە ئێوە کراوەزە لەلایەن ئەمریکاوە کە با بڵێن بچنەوە بۆ نێو پشتیوانی لە ئێوە بکەن ئێوەش مەرزتان داناوە ئایا دەمەوێت پشڕاستی قسە بکەین ئایا هیچ مەرجێکتان دانا بۆەوەی کە بچنەوە نێوخۆی کوردستانی بەڵام ئەمریکاش با بڵێن
ئەو مەرجەکەی بۆی دادەنێن قبولی بکات ناو داوایە لەلایەن ئەمریکا بووە بە ئێمە وڵەجا ئێوە ئێستا بڕۆنەوە نێوە خۆی کوردستان نە ئێمەشیز مەرجێکمان بۆ ئەمریکا داناوە کاو ڕاز نییە نا بەو جۆرە هیچی ڕاست نییە چون لەو ماوەیەدا مربوط بە چەند و چۆنی تەعاملی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێمە کە بەو جۆرە نەبووە چەند و چۆنی چوونەوەی هێزی نظامی بەنێوە خۆی وڵات مەسەلەی چەک و چۆڵشتیوە زۆر شت کراوە کوتراوە ڕاستیەکەی دوور لە ڕاوستیە باشە یەک پرسیاری سەرچیە کە خالید ئەگەر حکوومەتی عێراقێ بە هێزە سیاسەکان پارتە سیاسەکانی کوردستان بڵێ مافتانێک کە لە دیوی عێراقمێنەوە دیوی بزنەوە کوردستانی ئێرانیە هەڵوێستی ئێوە چیە ئەو بەحسا چەندین ساڵە لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ UN لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان باسی لێکراوە ئێمە بە عێراقشمان کتۆ دەخارە لە کاروباری عێراق ناکەین ئەوان دەزانن کە ئێمە لە خاچی عێراقین علاقات و پەیوەندیشمان دەگەڵیان باش بووە زۆریش هامکاری و هەماهەنگیمان هەبووە چۆن لەوێ ئێمە بمێنینەوە چ بکەین شتێکی وا ئێستا لە گۆڕێدانە ئەگەر لە داهاتووشدا شتێکی وا هاتە گۆڕێ بە هەر حاڵ ئەو وەختەدا دەنیشین قسەی لەگەڵ دەکەین چون حکوومەتی عێراق ئەو ماوەیە لەگەڵ ئێمەش و لەگەڵ ئێرانیش لەسەر وەزعیەتی ئێمە و داهاتووی ئێمە لە مزاکرەدا بوونە بەس لە حاڵی ئێستادا زوویە ئەم بسمەنیە و بەڵام بۆ خوددەزان ئێستا خەڵک زۆر چاوەڕانی لە هێزە سیاسەکان هەیە بە تایبەت کە هاوپەیمانەتی پێکاتەوە بە تایبەت کە ئەو دۆخەشە و درۆنانە و بوشەکبارانە هەیە ئەگەر بە کورتی بە بینەران بڵێ ئایا لە کوردخایەندا هیچ پلانێکتان هەیە لانیکەم بچنەوە جێگای پێشوو کە قەندیل بۆ خۆ دەزانین ساڵانی زۆر لێبوون گرفتەیەگە بچنەوە قەندیلی لە ڕاستیدا ئەمن ئێستا ناسمەنی ئەو باسا چون مهم ئەوە نیە تۆ لە قەندیلبی لێرەبی لەو چێوەبی لەو تەلانەبی لەو مەرزەبەی مهم ئەوەیە تەحولاتی نێوەخۆی ئێران و کوردستانی ئێران بەچۆ دەگا با ئێمە قەزی کوردی ئێران و قەزی حزبی دموکرات و قەزی داهاتی خۆمان هەر بە قەندیل و بەو نوختەیە و بەو مەرزە و بەوێ پێنانەسە نەکەین با ئێمە قەزی خۆمان بەرینەوە نێو قوڵایی خاچی ئێران و نێوخۆی ئێران و کوردستانی ئێران لەوێ میلیۆنها کەس دە و بەرنامەیەدا هەن لەوێ میلیۆنها کەس دەتوان تەسیر دادێن با خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان وا فێر نەکەین هەر چاوەڕوانی ئەوە بن لە قەندیل و لەو سنوور و لەولا دەستەیەک پێشمەرگە دێنەوە یا ئیقدامێک دەکرێت ئەو پێشمەرگانە ئەو حیزبانە خۆڵقاوی بەرهەمی نێوەخۆی وڵاتن ئەوە هەر لە نێوەخۆی وڵاتە ئێمە دەبێت ئەوە پەرە پێ بدەین و داوام لە خەڵکی نێوەخۆی وڵاتەیە بۆ خۆیان ڕێک بخەن سازمان بدەن لە حەدی توانایاندا علاقات و پەیوەندێکی باش و زۆریان لەگەڵ خەڵکی غەیرە کوردی ئێران هەبێ ئەوەیە نقطەی قووەتی حزبی دموکراتی کوردستانی ئێران و کوردستانی دوای پرسیارکە خالید لە شۆڕشی ژیناشدا خۆدا ماژەت پێدا لە تەواوی جیهاندا دەنجی داوە ئەم دۆخی ئێستاش کە هاتە پێشێ تۆ پێ دوایە خەڵک ینی نیشاندرا کە خەڵکە چەند گورەی هەیە دەتوانێت لە بەرامبەر ڕژیمدا ڕابوەستێ بەڵام ناتوانێت بە ئامانجەکانی بگا ئێوە ئێستاشە چاوەڕانی لە خەڵک دەکەن خەڵک خۆی لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا ڕابوەستێت بە ئامانجەکانی بگات ئێمە تووشی هەڵبژاردن بینی دوو سێناریۆ دەبین سێناریۆیەکیان شەڕە سێناریۆیەکیان تەحەولات و ئاڵوگۆڕی نێوخۆی وڵاتە سێناریۆی شەڕ بەتەنێ بە کورد لە ئێران جێبەجێ نابێ ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە موقعیتی باشمان هەیە خەڵکێکی زۆر لەگەڵ حزبی دموکرات و لایەنەکانی دیکەدا هەن کوردی ئێران داوان هەیە دەیان ساڵە کۆڵیان نەداوە بەڵام ئەگە قرار بێ نظامی جمهوری ئیسلامی بڕوخێ و لەبەین بچێ ئەوە کولی ئێرانی دەوێ و خەڵکی ئێران دەبێ هەموو لە نێوە خۆی وڵات بەشدار بن ئەو نیزامە بڕوخێ ئەو نیزامە بە چەند هێرشی هەوایی لەبەین ناچێ و خەڵک لە تەواوی ئەو ماوەیەدا بەداخەوە غایب بوونە قەزەی ئالتەرنەتیڤ و غایب بووە مەوزوعەکە بووە بە مەوزوعێکی مەحدودی چەکی ئەتۆمی ئێران و ئێستا لەو دوایانێدا تەنگەی هۆرموزشی بە قەولی ئێرانیەکان پێوە زیاد بوو کە خالی زۆر سپاس دەکەم بۆ وتوێژە زۆر سپاس بۆ ئێوەش